لە یەکێک لە شەقامە کۆنەکانی شار چاوت دەکەوێت بە بینایەکی لەبەر دروستکراو کە سیمای جوانی ڕابردووی شاری سلێمانی لەخۆگرتووە. ئەوەش گەلەریەکەی مامۆستا سەربەستە کە ئەزموونی چەند ساڵەی کارە هونەریەکانی خۆی تێدا نمایش کردووە. لە سەرەتای گەنجیمەوە هەوڵماوەکو هەموو کەسێکیکە توانەکانی خۆم پیشانی خەڵک بم. ئەوە بوو لە نیگاکێشیە بۆم دەرکەوت کە سەرکەوتوم بەهۆی ئەوەی کە لە ساڵی 1972 لە پێشانگایەکی عێراقا توانیم پلەی دووهەم بەدەست بێنم. ساڵی 1986 بەشداری پێشانگایەکم کرد. لەو پێشانگایە هینی هونەرمەندانی سلێمانی بوو. ئەو سەردەمە بەعسیەکان داوای هەندێک هاریکاریان لە هونەرمەندان کرد کە مۆکیبیان بۆ دروستکەن بۆ مناسبەی ڕۆژی یۆمە محافەزەکەی خۆیان. من بۆ ئەوی بەشداری نەکەم لەوە چوم هەچی تابلۆکانم شاردەوە و وتم من هونەرمەند نیم و ئیشەکەشم وەکو پیشە هونەرمەند نەبوو. دوای ڕاپەڕینیش بەڕاستی من جارچکە دەستم نایەوە فڵچە بۆیە، بەڵکو ئیشێک ڕوبەڕووم بۆ ئەو ژینگە پارێزی بوو. بۆ ماوەی چارەکە سەدەیە خەریکی ئەو کارە بووم. توانیم ئەو ئامانجانەی کە مەبەستمان بوو بیگێنم و بیگەمێ. ئەوەی کە سەربەست عەبدوڕەحمان جیا دەکاتەوە ئەوەیە هەر وێنەیەکی هەکبەیەک لە زانیاری لەسەر مێژووی شارەکە لە خۆی گرتووە. ئەو لە خەمی ئایندەی شارەکەیە و بۆ ئەوەش بە شەوقەوە ڕۆژانە لە ڕێگەی فڵچەکەیەوە خزمەت دەکات. بەڵام مامۆستا سەربەست نیگەرانە لەوەی وەک پێویست ڕێز لە هونەری وێنەکێشان ناگیرێت. سەرەتا ویستم کار بۆ مۆزەخانەکانی سلێمانی بکەم. ئەو مێژووە کۆنەی کە مێژووی زۆر دێرینی کورت بکەم بە تابلۆ، بەڵام بەداخەوە ئەوان نەهاتم بەدەمەوە. تابلۆیەکم بۆ بردن هیچ گرنگیان پێ نایە. دوای بیرم کردەوەتم باشە من خۆم شارەزایەکی باشی ژیان و کولتور و مێژووی شارەکەمەوە زۆر دیمەن هەیە خەریکە ئیتر لەگەڵ جەستانمانە ئەینێژن و لە بیرە چێت و نەبێ. بۆچی منەوانە نەکەم بە تابلۆ؟ دەستم کرد بە تابلۆکردن. هەندێک ڕووداوی زۆر کە سەرنجی ڕاکێشا بووم وەکو ئاهەنگی نەورۆزەکەی پیرەمێرد، هەندێکی وەکو ڕووداوەکەی نەجمەندی مەلاو. دواتر هاتم ژیانی مناڵی خەڵک ئەوسا مناڵان چۆن ئەژیان بەچی یاریانە کرد، چیانە خوارد، چیانە کرد، ئەوانم کرد بە تابلۆ. ژنان چۆن ئەژیان، هەندێک ڕووداوی مێژووی گرنگ وەکو هەڵکردنی ئاڵای کۆماری مەهاباد، ڕووداوەکەی کاوەی ئاسنگەر، هەندێک دیمەنی کە وەکو پیشەکانی کە لە سلێمانیە هەبووە ئەمانم هەموو کرد بە تابلۆ. پاشمایە سێرم کرد تابلۆیەکی زۆرم هەیە و کەڵەکە بۆ لە لاموو. ئەمەی تابلۆکانی منیش ئەوە نەبوو وەکو هونەرمەندانی کە من 4 ڕۆژ پیشانی بەم پێشانگایەکە. بە پێویستم زانی گەلەریەک هەبێ کە ئەم تابلۆیانی تیا دانرێ. ئەمە ناساندنێکە بۆ شارەکە، ناساندنێکە بۆ کوردستان. بەداخەواڵێم دەستگاکانی ڕاگەاندن و ئەوانەی بەناو هونەرمەندن بەدەم هونەرەوە ناچن، بە تایبەتی هونەری شێوەکاری. وشەی قەزازی وشەیەکی زۆر بەناوبانگە لە زۆر بەکارەهات لە وڵاتی ئێمە، بەڵام کەم کەس دەیزانی قەزازی چییە. قەزازی بریتی بووە لە دروستکردنی گوڵەنکە بۆ چەفتە و کۆڵوانە و شەدە و سەرپێچ. تەمەن ئەوە کۆمەڵێ ماڵ لە گەڕەکی سابونکەران بەو پیشەیە بەناوبانگ بوون. قەزازیش بریتی بوو لەوەی کە لە خەیاتەی ڕەش لەگەڵ سیم گوڵەنکە دروستەکرا بۆ چەفتە و کۆڵوانانە. خەیاتەکە ئاوریشم بوو. ئاوریشم منی کرم پێوتێ قز.
لەبەر ئەوە بە وشەی قەزازی ناسرا بوو. اینجا من هاتووم تەنیا قەزازیەکەم نەکردووە بەڵکو باگراوندەکەشی ژیانی ئەو سەردەمی قەزازەکان بووە، ئەو گەڕەکەی کە ئێستا لە ساڵمکرانە و کۆڵانە ئەوە پەشمینە، ئەو جۆری گۆمەدی و شتانەی کە ئەو ساهە بوو جگەلەوە نوێن و شتی وای لەسەردانرا بوو. ئەمەش ناو پەنجەرە و شت جاران خەڵک بە ئەتەمین شتی بۆ ئەچنی. هەوڵم ماوە دیمەنەکە ینی بەگشتی ئەو سەردەمە بێنەوە بەرچاوی خەڵک. ئەم هونەرمەندە بە هەڵبژاردننی شێوازێکی نوێی نیگارکێشی دەیەوێت مێژووی هەمە چەشن و دێرینی سلێمانی لە ئێستاشدا بە زیندوی ڕابگرێت تانەوەی داهاتوش بە تایبەتمەندیەکانی شارەکە ئاشنا بکات. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.